بڕیارە سبەی جارێکی دیکە شانزی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدا بچێتەوە. بەغدا سەبارەت بە موچە و کۆمەڵێک پرسی دیکە پەیوەست بە شایستەداراییەکانی هەرێمی کوردستان قسە بکەن. میوانێکی بەڕێزم لەگەڵا دکتۆر جوتیار عادل، سەرۆکی فەرمانگەی میدیا و زانیاری و ئەندامی شاندی حکوومەتی هەرێم بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدا لە هەولێرەوە. دکتۆر جوتیارم کاتت باش، سپاس کە لەگەڵ کوردستان 24 بڕیارە کە سبەی شاندەکە جارێکی دیکە بچێتەوە بۆ بەغدا. ناوەڕۆکی کۆبوونەوە و توێژەکانتان لەگەڵ بەغدا چی دەبێت، لەگەڵ کێ کۆ دەبنەوە؟ ڕۆژتان باش، سپاس بۆ میوانداری، سڵاو لە بینەرانی کوردستان 24. طبعاً لە ڕۆژ یەکشەمی ڕابردوو شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی دکتۆر عوبێد ساباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و هەروەها ئەنچەند ئەندامێکی تر لە یەکشەمەوە ئەوان لەسەر گفتوگۆدان و طبعاً ئەو گفتوگۆیانە یعنی هەنگاوی باش نراوە لەو چوارچەوەیەدا و چەند بابەتێکیش گفتوگۆ کران. بابەتەکان پەیوەستن بە چۆنیەتی جێبەجێکردنی یاسای بودجەی عێراق و ئەو ئیلتزاماتە و حقوقانەی کە لەلایەن هەردوو لا هەیە گفتوگۆ کران. لە 25 شەشەوە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای حکوومەتی عێراقەوە ڕۆژانە 6,000 بەرمیل دەنێردرێت یان ڕادستی بەغدا دەکرێت و لە هەمان کاتیشدا بابەتی ترکە پەیوەستە بە داهاتانانە بزانم تەلەفۆنە قەتە. بەڵێ دکتۆر جوتیار، ئاماژەتان بە ئەو دیدار و کۆبوونەوانە کرد کە هەفتەی ڕابردوو شانزەکە لە بەغدا ئەنجامی داوە بە تایبەتی بابەتی شایستەداراییەکانی هەرێمی کوردستان. بڕیارە کە یاسای بودجە بڕیار لەسەر جێبەجێکردنی بدرێت. ئەگەر سەرۆکوەزیران ئەم فەرمانە دەربکات یاسای بودجە دەچێتە بواری جێبەجێکردنەوە، ئەمە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. ئەم هەنگاوانە کەی دەست پێ دەکات؟ هەمووی پەیوەستە بە ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغداوە؟ بەڵێ ئەگەر دکتۆر جوتیار پرسیارەکەم دووبارە بکەمەوە، بڕیارەکە لەبارەی ناردنی شایستەداراییەکانی هەرێمی کوردستان و جێبەجێکردنی یاسای بودجە سەرۆکوەزیران بڕیار بدات، هەم بۆ جێبەجێکردنی بودجەی عێراق هەم بۆ هەرێمی کوردستانیش. ئەمە پەیوەستە بە وتوێژەکانی نێوان هەولێر و بەغداوە یا هەموو شتێک کۆتایی پێ هاتووە ئێوە گەیشتنەتە ڕێککەوتنی کۆتایی؟ هەندێک بابەت ماون، بەڵام ئێمە وەکو هەنگاوی کردداری حکوومەتی هەرێمی کوردستان کردوویەتی بە تایبەت ڕادستکردنی ئەو بڕانەوتەی کە لە بودجەیە هاتووە. طبعاً ئێستا حکوومەتی عێراق ڕۆژانە 6,000 بەرمیل ڕۆژانە لە حکوومەت لە کێڵگەکانی هەرێمی کوردستانە وەردەگرێت و ئیتر خۆی دەپاڵەوێت یان هەر بابەتێکی تر. واتە لەم چوارچەوەیەدا حکوومەتی هەرێم ئەم خاڵەی جێبەجێ کردووە، پابند کرد، خۆی پابند کردووە، پابندەکەشی جێبەجێ کردووە. بابەتی ترکە پەیوەست بوو بە مەسەلەی ئەو شەش مانگەی کە ئەبێ تەصفیەی حیسابات کرێەوە، ئەو شایستەدارانە و ئەو ئیلتیزاماتانە و حقوقانە کە هەن لەسەر هەردوو لە ئەمەش هەنگاوی باش نراوە گەشتۆتە قۆناغی کۆتایی. دوو بابەتی تر ماون کە بڕیارە کە بەیانی ئینشاڵڵا شاندی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکات، قسە و باسی لەسەر بکات. یەکەمیان مەسەلەی داهاتە نانەوتیەکان کە وەکو لە برس کۆنفرانسەکەش ئاماژەی بۆ درا، ئێستا حیسابێکی بانقی لە بانکی مەرکەزی عێراقی کراوەتەوە و ئەو بڕەپارەی کە پەیوەستە بە داهاتە نانەوتیەکان لەوێ ئیداع دەکرێت. لە هەبا کاتدا هەندێک بابەتی تر پەیوەستە بە کولفەی یەک بەرمیلی بەرهەم هێنراو لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان. ئەمە باوە گفتوگۆی لەسەر بکرێ. بۆیە ینی ئەو شتە بە ئەو بابەتانەی کە پەیوەستە بە مەسەلەی جێبەجێکردنی موازنە ئەوەی کە لە تەڕەفی حکوومەتی هەرێمی کوردستانە زۆربەی هەرە زۆری جێبەجێ کراوە. بەیانیش لەو بڕواایەداین کە ئەم دوو بابەتەش چارەسەر بکرێ. ئەو کات بودجەی هەرێمی کوردستان ئەبێ بنێردرێت جگە لەو شەش مانگەی کە ئاماژەوا کرد ئەو تەصفیە کراوە، ئەو سیحقاقاتانەش کە لەسەر حکوومەتی یعنی ئەو التزاماتانی کە سەر حکوومەتی عێراقەیە ئەبێ وەکو شایستەداراییەکانی هەرێم ئەبێ بنێردرێت بۆ هەرێمی کوردستان. بۆیە بەیانی ئینشاءڵڵا هەندێک ئەو بابەتانە لەو بڕواایەدا کە هەن قسە و گفتوگۆی لەسەر بکرێ و بگەینە دەرەنجامێکی
باش ئینشاڵڵا. باشە دکتۆر جوتیارەگەرم بابەتانی کە قسەتان لەسەر کرد دەرەنجامی باشی هەبوو سبەی موچە دەنێردرێت؟ طبعا ئەمە کە چارەسەرکرا ئیتر راپۆرتە کە حاضر دەبێ و مەحزەر هەیە ئەمە بەرز دەکرێتەوە بۆ هەردوو تەڕەف بە تایبەت وەزیری سەرۆک وەزیرانی عێراق ئەو کاتە کە ئیلتیزاماتانی کە لەسەر هەرێمە جێبەجێی کردووە و دەبێ حکوومەتی عێراقش ئیلتیزامەکەی خۆی جێبەجێ بکات بەناردنی بەشی بودجەی هەرێمی کوردستان. بۆیە ئەم بابەتە ینی کۆتاییە ئیتر هیچ بیانوویەک نەماوە و هیچ بابەتێک نەماوە کە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ نەکات. ئەمەش هەمووی لە چوارچەوەی طبعاً ئەو قانونەیە و قانونیش ئەبێ ڕنگدانەوەی دەستور بێ. بۆیە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان تاکید دەکەینەوە کە بابەتەکە پێیوەستە ئەگە پێیوەست بە قانونی موازنە ئەمە جێبەجێ کراوە ئەندێک بابەت ماون بەیانی و دووبیانی لەو بڕواایەدام چارەسەر بکرێ چکە نیەتێکی ئیجابی هەیە و نیەتێکی ڕێکەوتن هەیە بە تایبەت بەڕێ سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و هەروە سەرۆک وەزیرانی عێراق کە ئەم تێگەشتەی کە ئەو هەیەە ینی هاتۆتە خوارەوە ڕەنگی داوەتەوە لەسەر هەردوو شاندەکە بە تایبەت شاندی عێراق هەز دەکرێت کە ینی هەنگاوی باش دراوەوە تێگەشتێکی باش هەیە کە ئەم بابەتە چارەسەرکرا هیچ بیانویتر ناوینێ ئیتر لەوەی کە بودجەی یان موچەی هەرێمی کوردستان دەنێردرێت. بۆیە لەو بڕواایە داین ئەگەر ئەم دوو بابەتە چارەسەرکرا تەسەوڕەکە ینی هیچ بیان و نابێنێ و ئەبێ بودجەی هەرێمی کوردستان و موچەی هەرێمی کوردستانیش بنێردرێت. کەواتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕێ بن کە لەم هەفتەیەدا موچە بگات؟ ئەم بابەتە کە چارەسەرکرا من دڵنیام لەوەی بودجەی هەرێمی کوردستان و موچەی هەرێمی کوردستان دەنێردرێت دوایەوەی کە هەندێک ڕێکاری ڕۆتینی و ئەمانە بێ وەزارەتی دارایی عێراق بگرێتە بەر و دوای ئەوە بێگومان موچە و بودجەی هەرێمی کوردستان دەنێردرێت. بەڵام ئەوەی گرینگە کە ئەم بابەتە بەیانی و دووبیانی چارەسەر بکرێت تەفاهمەیەکی هاوبەش هەبێت لە نێوان هەردوو تەڕەف لەو بابەتە هیچ تر نامێنە ئیتر تەنها هەندێک مەسائلی ڕۆتینی هەیە ئەویش مەسەلەی چۆنی هەناردەکردنی و دانانی لەسەر حیسابی هەرێمی کوردستان و هەروەها ئەو شەش مانگەی کە ئەمەش نزیکەی 90 تەواو بووە ئەمەش لەم هەفتەیە تەواوە بێ ینی دڵنیاین کە ئەم بابەتانە چارەسەرکران ئەمە بودجێ و موچەی هەرێمی کوردستان دەنێردرێت. جگەلەوە ئێمە بابەتی تریشمان گفتوگۆ کرد کە پێیوەستە بە دەواازە سنووریەکان ئەمەش هەنگاوی باش نراوە تەنها ماوە کە ئەو اتفاقا ئیمزا بکرێ سەبارەت بە دەواازە سنووریەکان لە کۆتایی ئەم هەفتەیە. باشە دکتۆر جوتیارەوە گەشتبینن کە ئەم متوێژ و گفتوگۆیانە ئەنجامی باشی دەبێت و سبەی دەگەنە چارەسەری کۆتایی هاوکات ئەگەر بودجە جێبەجێ بکرێت ئەم 400 دینارە دەنێردێت یا پەیوەستە بە جێبەجێکردنی یاسای بودجەوە؟ استحقاقاتی خەڵکی هەرێمی کوردستان دەستیشان کراوە لە موازنە و چەند ماوەیەکە زیاتر لەوەتی لەو کابینەیە ئێمە چەندین جاردایان جار سەردانی بەغدامان کردووە ئەو بابەتانەوە بە ئاسایی نهاتۆتە دەست. بۆیە ئەگەر ئەم بابەتانە ئێستا تقریبا 95 تاوا بووە بەشێکی کەمی ماوە لەو بڕواایەدام ئەگەر بێتەوە حکوومەتی عێراقی بەباشی بێتە پێشەوە و بەپێی ئەو قانون و دەستوورەی کە هەیە لەگەڵ هەرێمی کوردستان گاتە نەتیجەیەکی هاوبەش کە لە برژۆنجی هەردوو لابێت لە بڕواایەدام کە بودجەی هەرێمی کوردستان بنێردرێت. بەڵێ ئەم وتوێژانە بەردەوام دەبن یامە دوا کۆبوونەوەتان دەبێت لە گەڵ بەغدا ئەگەر لەسەر و بابەتانی کە قسەتان لێوە کردووە بمێنێت دواتر قسەی دیکەی لەسەر بکەن یا بگەنە ڕێککەوتنی کۆتایی؟ ئەم بابەتە ئەگەر بەبەست پەیوەزێ بە بودجە لەو بڕواایەدام کە مەسلەیەکی دوو بەشە بەشێکی پەیوەستە بە بابەتەکان بە بڕگەکان و مادەکان کە زۆربەی هەر زۆری حکوومەتی هەرێم ئەوەی کە ئیلتیزامە لەسەرەتی جێبەجێ کردووە. بەڵام دەمینێتەوە ئالیەتەکە ئالیەتی تەطبیقکردنەکەیە ئالیەتی چۆنی نردنەکەیە چۆن دانانی لەسەر حیسابی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەش خۆی لە خۆی بابەتێکی ترە. بەڵام ئەوەی گرینگە کە ئەم دوو ڕۆژە و سێ ڕۆژە ئەو بابەتە کە چارەسەر بوو ئیتر هیچ شتێکی قورس و شتێکی زەحمەت ناوێنێت. بەڵام لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێم بەردەوام دەبێت لە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراق بە تایبەت لەسەر چەند بابەتێکی تر وەکو یاسای نەوت و گازە وەکو هەندێک ئەو یاسایان یان ئەو بابەتانن کە پەیوەستن بەو وەرەقە سیاسی کە
بەشێکە لە بەرنامەی کابینەی بەڕێز سوودانی ئەمەش ماون کە دەبێ قسە و باسی لەسەر بکرێت بەڵام ئەوەی ئێستا گرنگە ئەوەی ئەولەویەتی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقا بە زووترین کات قانونی موازنە چتە بوارەی جێبەجێکردن حکوومەتی هەرێم تەنها ئەو دوو بابەتەی ماوە تەفاهمێکی هاوبەش هەیە ئێمە لە کۆتایی کۆبنەوەکەی ڕۆژی پێنجشەممە ئەوە بوو کە گەشتینە نەتیجەیەکی هاوبەش کە ڕۆژی یەکشەمە و دووشەمە ئێمە هەندێک مقتەراحات بێنین و ئەو مقتەراحاتانە بێگومان هەندێک خاڵی هاوبەش هەیە هەندێک خاڵی ناکۆک هەیە لەو دوو ڕۆژە گفتوگۆی لەسەر دەکرێت و من گەشتبینم لەوەی ئینشاءالله ئێمە بگەینە ئیتیفاق کە بتوانرێت لە زووترین کاتە قانونی موازنەوە پشکی هەرێم و موچە و بودجەی هەرێم بنێردرێت جگەر لە هەندێک بابەتتر کە هەموو دەگرێتەوە مەسلەی موچەی پێشمەرگەیە مەسلەی استحقاقاتی هەموو موچە خۆرانی هەرێمی کوردستان نەک تەنها فەرمانبەر بۆیە لەو بڕوایەدەم کە ئەم بابەتە ئینشاءالله چارەسەرەکرێت. بەڵێ دکتۆر جوتیارە نیەتە لەلایەن حکوومەتی عێراقەوە دەبینن کە بەنیاز پاکیەوە لەگەڵ هەرێمی کوردستان مامەڵە بکات بە تایبەتی لەسەر پرسی ئەستەخاخات و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان هاوکات لەگەڵەوەی کەیتر و توێژەکانیشتان وەکو ئاماژەتان پێکرد سبەی ئەنجامی باشی دەبێت؟ ئەم تێگەشتەی کە وەکو باسم کرد ینی بەڕێز سوودانی هەیەی لەو بارەوە ینی ڕەنگی داوەتەوە لەسەر شاندی حکوومەتی عێراق کە پێشتر بەو شێوەیە نەبوو مەبەستم پێش ساڵێک یان ساڵ و نیوەک ئێستا ئەم تێگەشتنە و ئەم جۆرە نیەتە لە ڕێککەوتن ڕەنگی داوەتەوە لەسەر شاندەکە ئەمە حقیقەتە دانی پێدەین جگە لەوەی کە شاندی حکوومەتی هەرێم بەردەوام نیەتی ڕێککەوتنە بۆیە ینی ئەگەر نیەتی ڕێککەوتن هەبێ ئەو کێش و گرفتانەی کە دێنە پێشیش یعنی هەبێ چارەسەر بکرێ ئەگەر نیەت هەبێ بەڵام ئەگەر نیەت نەبێت چەند کێشەکە سادەش بێ ینی کە نیەتی ڕێککەوتن نەبوو ئەم کێشەش چارەسەر ناکرێت بەڵام ئەوەی ئێمە بینیمان کە فعلەن نیەتێک هەیە نیەتێکی جددی هەیە حکوومەتی هەرێمی کوردستانیش هەروەتر بۆی هەر گرفتێک بێ بتوانین بێکەوە پشبەستن بە دەستور و بە قوانینەکانی پەرلەمانی بتوانین ئەم گرفتانەش لا ببین چارەسەر بکەین و دۆزینەوەی هەندێک چۆن بڵێ چارەسەری مامناوەندیان هاوبەش لە نێوان هەردوولا بۆی ئێمە ئەو قۆناغە تێپەڕێنین. بەڵێ دکتۆر جوتیار لە هەفتەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان تانەی لە هەندێک لە مادەکانی یاسای بودجە پێوەست بە پشکی هەرێمی کوردستان دابوو بەوەی کە ئیترەوە شایستەی دارایی هەرێمی کوردستان بۆ دەستکاری کراوە لەناو یاسای بودجەدا ئەمە هیچ کاریگەری لەسەر ڕەوتی و توێژەکانیان ناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان نەبوو وەکو پێشووتریش ڕوونکردنەوەی لەسەر دراوە هاوکات لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەغدا قسەتان کردووە ئەمە تەوەرێکی قسەکانتانە؟ طبعا هیچ پەیوەندی بەو بابەتەوە نەبووە بە هیچ شێوەیەک باسی ئەو بابەتە نەکراوە گفتوگویەکانی ئێمە لەگەڵ باغ لەسەر بودجە بەردەوامە و هیچ عیلاقەی بەو بڕیارە نییە یان لەو ینی ئەو تانانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوویەتی سەبارەت بە هەندێک بڕگە و مادەی ناو موازنە بەڵام ئێمە وەکو شاندی حکوومەت لەگەڵ باغدا بە هیچ شێوەیەک باسی ئەو بابەتە نەکراوە تەنها ئێمە کە ئەرکی ئێمە دیاری کراوە لە چوارچێوەی جێبەجێکردنی بودجە و ئەو بڕگانەی کە پێیوەستن بە حکوومەتی هەرێمی کوردستان و ئیلتیزاماتانە ئێمە هەمووی جێبەجێبان کردەوە بەردەوام شەبین بۆیە ئەمە کە پێیوەستە بە بودجەیەوە بۆیە بە هیچ شێوەیەک باس نەکراوە تەنها ئەوەیە ئێمە هەندێک بابەت ماون لەم چەند ڕۆژە باسی لێوەکرێ و ئینشاءالله چارەسەریش دەکرێت. بەڵێ بەڕێز دکتۆر جوتیار عادل سەرۆکی فەرمانگەی میدیا و زانیاری و ئەندامی شاندی حکوومەتی هەرێم بۆ بەغدا زۆر سپاس لەگەڵ کوردستان 24.